پاش یەکمان بە ڕۆژوبوونی مانگی ڕەمەزانی پیرۆز و پەرستش و سەرکەوتنی مسلمانان لە بەشێکی زۆری مزگەوتەکانی هەڵەبجا نوێژی جەژن ئەنجام درا. الله ئەکبەر. لە وتاری جەژندا مامۆستای مزگەوتی کوردستان لە هەڵەبجا ئاماژەی بەوە کرد لە دوای بەجێهێنانی یەک مانگی تەواو بە ڕۆژوبوون و نوێژ و تەراویح و شەونێش پێویستە دروشمی جەژنیش بەرز ڕابگیرێت. کەواتە بۆ بە ڕۆژوو بووین، بۆ چاومان داخست، بۆ چاومان کوێرە لە ئاستی بینینی حرام، بۆ گوێمان کەڕە لە بیستنی غەیبەت و حرام، بۆ زمانمان لاڵە لە وتنی گوناه و تاوان و خراپەکاریەکان، چونکە بە هیوای دیداری پەروەردگارین، بە هیوای ئەو ڕۆژەین کە پەروەردگارمان دەفەرمێ ئینەکە کادحون ئیلا ڕەبیکە کەدحەن فەمولاقیه. شەونخوونی بە دیار قورئانەوە چاو تێرخەو نەبوون بەهۆی چاوەڕوانی نوێژی بەیانیەوە، خەو لە چاوی خۆزڕاندن و تۆراندن بۆ ئامادەبوون لە ئەنجامدانی قیام اللەیل و نوێژی جەژن و هەموو ئەمانە پاداشتەکەی ئەزانن چییە؟ فەمولاقیه بە دیداری پەروەردگار گەشتنە. وجوه یەومەئیذ ناظرە إلى ربها ناظرة. خوای ئەم دەم و چاوانە هەموو ئەوانەی دەمان بینێ و دەیبیستێ بە دیداری خۆت شادکە و هەمومان تا مەزروی دیداری تۆین. مسلمانانیش بە گەرموگوڕی جەژنی ڕەمەزانی پیرۆزیان بەرز ڕاگرت و دواتر بە پیرۆزبایی و گردن ئازادی تەبایی و خۆشەویستی نێوانیان دووپات کردەوە. بە ئاسوودەی و بە ئارامی مانگی ڕەمەزانمان کرد. داواکارم لە خوای گەورە ئەم مانگی ڕەمەزانە بکە مانگی پرخێر و بەرەکەت لە تەواوی مسلمانان و جەژنە پیرۆزە لە خۆمان و لە ئێوەی بەڕێز و لە تەواوی ئەهلی مزگەوت و لە کوردستانی خۆشەویست دەکەین و داواکارین لە خوای گەورە ئەم جەژنە بێ بە جەژنێک کەوا هەموو مسلمانان ئەوانەی کەوا هەژارن ئەوانەی کەوا نەدارن داواکارم لە خوای گەورە بە ڕەحمی خۆی بە لوتفی خۆی بە کەرەمی خۆی بە سۆز و میهرەبانی خۆی ڕەحمەت و بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەرمانە و لە ئەم ساڵە کۆمەڵی گۆڕانکاری زۆر ڕیا بە هەرێمەکەمانە گۆڕانکاری ئابووری، گۆڕانکاری کۆمەڵاتی، گۆڕانکاری تەندروستیەوەدا بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی یاخود ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان قەدەغی هاتوچۆ ڕاگەیەنراوە بۆ ڕۆژانی جەژن. بۆیە ئەمە جیاوازیە هەیە لەگەڵ جەژنەکانی دیکەیەوە هیوادارین هاوڵاتیان بەپێی توانە بەپێی پێویست پابند پێیانەوە بەڵام هەوڵ بدەن پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە جۆرێک جێبەجێ بکەن کە زیانی نەبێ بۆ سەر تەندروستی هیچ لایەک. مانگی ڕەمەزانی پیرۆزە و مانگەیە خوای گەورە لە بەندەکانی خۆش دەبێت. مسلمانانیش خۆشی و شادی دەگەڕن و سەردان و بەسەرکردنەوەی یەکتر ئەنجام دەدەن و پیرۆزبایی لە یەکدی دەکەن. هەرچەندە ئەم ساڵ بۆی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا قەدەغەی هاتوچۆ لە هەر سێ ڕۆژی جەژن ڕاگەیەنراوە بۆ ئەوەی هاوڵاتیان کەمتر سەردان بکەن و بەریەکەوتن ڕوو نەدات. بەڵام بەشێک لە وڵاتیان دروشمی جەژنی ڕەمەزانی پیرۆز بەرز ڕادەگرن و گردن ئازادی لە یەکدی دەکەن. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.